سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لە سلێمانی دەستکرا بە دابەشکردنی فۆرمی یەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و فەرمانبەران و خاننشینانی حکوومەت. دابەشکردنی فۆرمەکانیش بۆ ماوەی 16 ڕۆژ بەردەوام دەبێت. هاوکاتیش 22 باخچەی ساوان لە سلێمانی وەک بنکەی دابەشکردنی فۆرمەکان دیاری کراوە کە 11 بنکەیان بۆ ئەو هاوڵاتیانەیە کە فەرمانبەر نین و 11 بنکەی تریشیان بۆ فەرمانبەران و خانەنشینان دەبن. شەوی ڕابردوو لە گوندی هوانی سەر بە ناوچەی تانجەڕۆی شاری سلێمانی بەهۆی دەمەقاڵەوە برایەک براکەی خۆی دەکوژێت و پۆلیسی شۆکاری ڕووداوەکە بۆ بوونی کێشەیەکی کۆمەڵایەتی دەگێڕنەوە. نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی بە NRT ڕاگەیاند شەوی ڕابردوو بەهۆی بوونی دەمەقاڵەیەکەوە لە نێوان دوو برادا بە دەمانچە فیشەکێکی ناوە بەسەری برا گەورەکەیەوە و دوای دڵنیابوون لە گیان لە دەستدانی براکەی خۆی ڕادەستی بنکەی پۆلیسی سەرا کردووە. سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند پەیامی سەرەکی کۆنگرەی نەتەوەی کورد یەکخستنی وتاری کورد و جەختکردنەوەیە لە داواکردنی مافەکانی لە میانی کۆبوونەوەی لەگەڵ جانێت سێپن باڵیۆزی نوێی هەوڵندا لە عێراق. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد پەیامی سەرەکی کۆنگرەی نەتەوەی کورد یەکخستنی وتاری کورد و پێداگریە لەسەر ئەوەی کە گەلی کورد مافی خۆیەتی داوای مافەکانی بکات. سەرچاوەیەکی پۆلیسی بەغدا ئاشکرای کرد ئێوارەی دوێنێ بۆمبێکی چێنراو لە باشووری شاری بەغدا تەقیەوە و باهۆیەوە 16 کەس بوونە قوربانی. سەرچاوکە بە سۆمەریۆنویزی ڕاگەیاند کە بۆمبە چێنراوەکە لە نزیک گۆڕەپانێکی تۆپی پێ لە ناوچەی مەدائین لە باشووری بەغدا دانرا بوو. لە ئەنجامدا 4 کەس کوژران و 12 تریش بریندار بوون. لایەنە پەیوەنددارەکانیش لە کۆڵینەوە لە ڕووداوەکە دەست پێ دەکات و پێشینەیەکی ئەمنیش بە چواردەوری شوێنی تەقینەوەکە دانراوە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی ئوسامە نوجێفی و ئامادەبوونی 221 پەرلەمانتار دانیشتنی ئاسایی خۆی ئەنجامدا کە بڕیار بوو تێدا دەنگ لەسەر 2 پرۆژە یاسا بدرێن و خوێندنەوەی یەکەم و دووەمیش بۆ 9 پرۆژە یاسایی تر بکرێت. سەرچاوێک بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیان لە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان دەمەقاڵێ لە نێوان کازم سەیادی پەرلەمانتاری سەر بە هاوپەیمانی نیشتیمانی و حەیدەر مولا پەرلەمانتاری لیستی عێراقیە دروست بوو. دواتری شەڕی دەستەویەخەیان کرد کە ئەوەش ئوسامە نوجێفی ناچار کرد دانیشتنەکانی پەرلەمان بۆ سبەینێ دوا بخا. لێ نارتیە کورتی هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بن.